موچە بۆتە دەستەواژەیەکی با و سەرتۆپی هەواڵەکانی ڕۆژ لە 11 ساڵی ڕابردوودا کە لەو ماوەیەدا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بەدەست قەیرانی بەردەوامی موچەوە دەناڵێن و هەر جارە بە شێوازێک دەست بە موچەکانیان دەبرێت. چاودێرێکی سیاسیش پێی وایە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کەم تەرخەمە لە هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی. طبعا بەرپرسی یەکەم حکوومەتی هەرێمە بەوەی کە تۆ چەندین ساڵە ئیرادەیەک و نیازێکی ئەوەت نییە با بڵێن کێشەی موچە بە یەکجاری بنبەر بکری. هەموو جارێک دێن لێکدوانێکە دەنوڵێن ئەوە کێشەی موچە نەما، بەڵام نەخێر لەگەڵ هەر لێدوانێکە بەڕای من کێشەیەک دروستەکەن، چونکە تۆ تاوەکو ئێستا لە ڕابردوو یعنی کۆمەڵێک داواکاری زۆر ئاسان بوو ئەیان توانیەمان جێبەجێکەن حکوومەتی عێراق ئەو کاتە هیچ پاساوێکی نەمایە بۆی کە موچە بنێرێ، بەڵام ئەمان خۆیان هەموو هۆکاری ئەوە بوون کە لە 2014 موچە ببڕێ بەردەوامی قەیرانی موچە. بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێم یعنی تۆ ناکرێت داوای موچە لە عێراقەکەی خۆت بە بەشێک لە عێراق زانی، لەولاوە بە تەعاملکردن خۆت بە دەوڵەتێکی تر زانی، لەولاوە تۆ کۆمەڵی عقدت کردو بیەوەی پرس بە عێراقی و جارێکی تر من یعنی بەڕای من ئەوەیە ئێستا قەیرانی موچە کێشەی موچە جارێکی تر گەڕایە بۆ خاڵی سفر. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا موچە لە هەرێمی کوردستان بە شێوەی پاشەکەوتکردن و لێبڕین و نەدان و دواخستن دابەش کراوە. لە ئێستاشدا دوای چەندین ڕێکەوتن و تێپەڕاندنی هەمواری یاسای بودجا لە کاتی خۆیدا دابەش ناکرێت. یەکێک لەو فەرمانبەرانەی کە زیاتر لە 50 موچەی پاشەکەوتکراوی لای حکوومەتە دەڵێت نەک ئومێدم بەوە نییە کە موچەکانم بگەڕێننەوە، بەڵکو چاوەڕێش دەکەم موچەکانی داهاتوون ببن. ئەو هیچ ئومێدێک لەم حکوومەتە بەدی ناکات تا مافە سەرەتایەکانی بۆ بگەڕێنەوە. نزیکەی 56 موچەم لای حکوومەتە نەوەڵا ئەوە یەکیان خۆمم نەک ئومێدم هەیە مەسەڵەوادانە موچەم بۆ بگەڕێنێتەوە. ئەترسم لە مۆبیلاژ لە موچەکان تریشم بووە و خەڵکیش کە تەوتین بکات 100% ئێمە کەوینە سەر عێراق. ئەو کاتا گەر عێراق نەیدا پێمان کەواتە خەتاکە لە عێراقایە نەک لە کوردستانایە، بەڵام ئێستا 100% خەتا لە کوردستانە. بەڵێ بۆ خۆتان ئەزان ماوەی 10 ساڵ زیاترە قەیرانێکی دروستکراوی موچە و ئابووری هەیە لە کوردستانە بە دەرەجەیەک دەسەڵاتدارانی کوردستانەوانەی کە ڕۆژ بە ڕۆژ سەرمایەکانیان کەڵەکە بێت لەسەر قوت و سامانی خەڵکی و وڵاتیش ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی چارەنووسێکی نادیارە بێتەوە و سیرەکەی بازار وەستاوە، قوتابخانەکان هەموو ساڵێک بایکۆت بەردەوامە بێ، کەرتی و تەندروستی و هەموو کەرتەکانی حکوومەت بەرە و داڕوخانە چێ بەداخەوە. و ئەگەر خەڵکی کوردستان بەگشتی بیرێک لە حاڵی خۆی نەکاتەوە، دەسەڵاتداران بە خۆیان نەچنەوە، وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی قەیران و هەڵدێری قورستر و قوڵترە بێتەوە. موچە سەرەتاییترین مافی فەرمانبەران و موچەخۆرانە لە بەرامبەر ئەو ئەرکانەی کە جێبەجێ دەکات، بەڵام نە حکوومەت و کابینەکانی پێشوو توانیان مافەکانیان بە باشی پێ بدەن، نە حکوومەتە ماوە بەسە چۆکەی ئێستاش کێشەکە چارەسەر دەکات. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.